ئەمریکایی کارێکی مێژووییان لە گەشتی ئاسمانیدا تۆمار کرد و وەک 4 کەسی مەدەنی بۆ یەکەمجار دەستیان داوەتە گەشتێک بە دەوری زەویدا و ئەمەش خاڵێکی نوێ و وەرچەخانە لە گەشتیاری بۆ واڵایی ئاسماندا. جەرێت ئایزاکمێن ملیاردەری تەمەن 38 ساڵ، هەیڵی ئارسێنۆی تەمەن 29 ساڵ و یاریدەری پزیشک، کریس سەمبرۆسکی تەمەن 42 ساڵ و ئەندازیاری کۆمپیۆتر، شان پراکتەر تەمەن 51 ساڵ و مامۆستا. ئەمانە ئەو 4 کەسن کە شەوی چوارشەممە لە سەنتەری واڵایی ئاسمانی کەنەدی لە فلۆریدا لە ڕێگای کەشتی ئاسمانی کردوە کە لەلایەن کۆمپانیای سپیس ئیکسەوە دروستکراوە دەستیان کرد بە گەشتە 3 ڕۆژەیەکەیان. کۆمپانیای سپیس ئیکس کۆمپانیایەکی کەرتی تایبەتە و دەستی کردووە بە ناردنی ئاسمانگەڕەکان بۆ ویسگەی واڵایی نێودەوڵەتی. کەشتی ئاسمانی دراگەن بە تەواوی ئۆتۆماتیکە و لە بەرزایی 585 کیلومتری سەرەوەی زەویەوە دەسوڕێتەوە، واتە لە سەرەوەی شوێنی ئیستای ویسگەی واڵایی نێودەوڵەتی و هەروەها لە سەرەوەی تەلەسکۆپی واڵایی ئاسمانی هەبڵ. ئەرکەکە لە ژێر ناوی ئینسپیرەیشن 4 لەلایەن ئایزاکمێن کە ملیاردەرێکی بواری تەکنۆلۆژیا و دامەزرێنەری کۆمپانیایەکی پارەدانە بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. دەوترێ ئەو بۆ ئەم گەشتە چەند ملیۆن دۆلاری بە کۆمپانیای سپیس ئیکس داوە و وا بڕیاریشە داهاتی گەشتەکە بدرێتە سەنتەرێکی لێکۆڵینەوە و دەرمانی منداڵان. هەیڵی ئارسێنۆ گەنجترین ئەمریکاییە کە ڕۆیشتووەتە واڵای ئاسمان و هەروەها یەکەم کەسیشە کە لەگەڵ ئەوەدا پلاتین لە قاچیدایە گەشتێکی لەم شێوەی کردووە. فڕینەکەی ئایزاکمێن زۆر بەرزتر و گرنگترە لە فڕینەکەی 2 ملیاردەری دیکە، واتە ڕیچارد برانسۆن و جێف بێزۆس، کە هەر یەکەیان لە سەرەتای ئەم ساڵدا لە ڕێگای کەشتی ئاسمانی خۆیانەوە و بە دارایی خۆیان گەشتێکی کورتیان کرد بۆ سنووری واڵای ئاسمان. وا بڕیارە دەستەی گەشتی ئینسپیرەیشن 4 ڕۆژی شەممە بگەڕێنەوە بۆ سەرزەوی و کرودراگەن لە ئۆقیانوسی ئەتلەز لە کەناری فلۆریدا بنیشێتەوە. There's the crew on the right-hand side of your screen. I think I see some more thumbs up there. Dr. Proctor is clearly excited that she's finally in space.